ئێوارەتان باش هەموولایەک بەخێر بێن بۆ بارەگای مەکتەبی سیاسی یەکێتی. لە ڕاستیدا ئەو کۆنفرانسە زیاتر پەیوەندی بە دەست قۆناغی دوایی هەڵبژاردننی کۆمیتەکان و بەیانیش قۆناغی هەڵبژاردننی نوێنەرانی کۆنگرا دەست پێ دەکات لە هەموو مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە ئەمە قۆناغێکی گرنگە. من تەنها تەسەور دەکەم ئێمە لە هەولێر و پاشان لە مەڵبەندەکانی تریش نەوعێک لە ئارامی و حەزکردن بە مەسئولیەت و پەرۆشی هەیە بۆ سەرخستنی ئەو پرۆسەیە. بە دڵنیاییەوە بەیانی ئەو هەموو کاندیدانەی کە هەم دەرناچن جا پێم باشە کەس خۆی بە دۆڕاو دانەنێ. پێم وایە ئەو کات ئێمە دۆڕاوین ئەگە کۆنگرە سەرنەگری، ئەگە کۆنگرە سەریگرت و کۆنگرەیەکی باش و بە نەفەسێکی باش و بە بەرنامەیەکی باش و کۆنگرەیەکی زۆر سەرکەوتوو بێ، هەموو لایەکمان سەرکەوتوین چونکە یەکێتی سەرەکەوێ. ئەگەر کۆنگرە سەرکەوتو نەبێ ئەو کاتە ئەوانەی براون و ئەوانەی نەبراون سەرکەوتو نابن. هیوادارم کە وەکو چۆن لە پرۆسەی کۆمیتەکان لەم کۆنفرانسەی هەڵبژاردننی نوێنەرانی کۆنگرە لایەن کۆنفرانسی مەڵبەندەکانیش بەو شێوەیە بە ئارامی بڕوە بە هەستکردن بە لێپرسراوێتی. دیارە هەریەکە ئازادە لە خۆ کاندیدکردن بەمەرجێ مافی دەنگدانی هەبێ وە مافی خۆ کاندیدکردنی هەیە. هەر کەسەش بە پێ ئەو سیاقاتەی کە لایەن مەکتەبی ڕێخستنی یا مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان و لیژنەی باڵای هەڵبژاردنەکان بۆ کۆنگرەی چوار دەستنیشانی کردووە بەو شێوە دەبێت. تەمەنای سەرکەوتن دەکەم بۆ هەموو ئەو پرۆسانە لە هەموو مەڵبەندەکان و هیوادارم ئێوەش وەکو دەسەڵاتی چوارەم و ڕۆژنامە و کەناڵەکانی ڕاگەیاندن لە پرۆسەیەکی لەو بابەتە بۆ قوڵکردنی دیموکراسیەت لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەلایەنە سیاسیەکانی کە ئەساسین لە حکومڕانی لە هەرێمی کوردستان پشتگیری بکەن و سەرکەوتنی ئەم پرۆسە دیموکراتیە هی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆنگرەی چوارەم سەرکەوتنی ئێوەیە. تەئسیری ئێوەشی پێوە دیارە چونکە ئێوە بەرپرسیارن لە گواستنەوەی هەواڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ. مەسەلەی دووەم کە ویستم باسی بکەم، ئێمە لەگەڵ بەغدا دیارە لە ڕابردوودا چەند کۆبوونەوە کرا لایەن وەفدێکی باڵای هەرێمی کوردستان کە ڕۆژ بۆ بەغدا. بەڵام ئەم بارودۆخی ئێستای عێراق وەزعێکی تازەیەکی ناپێش بەداخەوە ئێمە پێمان وا بوو کە ئەم خۆپیشاندان بە شێوەیەکی ئاشتی بە ئاشتیانە بەڕێوە دەچێ و ئەم ئازاردان و ئەشکەنجەدان و بگرە شەهیدکردنی ژمارەیەکی زۆر لە خۆپیشاندەران کارێکی زۆر خراپ بوو و ناگونجێ لەگەڵ ئەم ئیدعای کە ئێمە لە عێراقێکن بۆ عێراقێکی دیموکراتی پەرلەمانی فیدرالی دیموکرات و ئەوە کارێکی خراپ بووم. پێم وایە ئەمە کاملەن سوورەتێکی نادروستی عێراقی گواستەوە بۆ کۆمەلگای نێونەتەوەیی و ئەمە دەیان ساڵمان بێتە ئەو سوورەتە ناشرینە ڕاست دەکەینەوە. ئێستا کە ئێمە لە لایەن یەکێتی نیشتیمانی و لە سەرەتاوە ئێمە لە ڕاگەیاندنی خۆمان وتمانە ئێمە پشتیوانی دەکەین لە داخوازیە ڕاواکانی خۆپیشاندەران ئەوەی کە پەیوەندی بە هەلی کار هەیە بە دابینکردنی خەدەماتی باشتر، بە مکافحەکردنی گەندەڵی ینی شەڕی گەندەڵی و بە گشتداچوونەوەی لە هەروها ئەمنیەتی هاوڵاتی و دۆزینەوەی کار بۆ گەنج و چارەسەرکردنی کێشەکانیان. دیارە ئەمە ئەو کێشانە کەلەکە بووی چەندین ساڵی ڕابردووە، بەڵام قەدەر وایە زۆر جار وا ڕێکەوێت کە بەڕێز عادل عەبدولمەهدی فاتورەکەی دا پارێ ئەو یان برێن خەرجیەکەی ئەم کەڵەکە بوو لە کێشە و لە گیر و گرفت و لە دواکەوتویدا. ئێستا کە حاڵی حازر بە پێی مادەی 81 کە جێگای سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەتاڵە کە لە عەرەبیا پێی دەڵێن ئیدا خەلا بەتاڵە،
بە پێی مادە هێشتاویەک بەڕێز سەرۆک کۆمار ئەم کارە بەڕێوە دەباوە هەوڵ دەدا لە ماوەی 2 هەفتە لە ماوەی 15 ڕۆژ وەکو ئەوەی هەڵبژاردنێکی تازەت کردبی ئەو فراکسیۆنەی کە زۆرترین ژمارە ئەندامی هەیە تەکلیفەکرێت کە حکوومەت تەشکیل بکە و بەو شێوە دەڕوەتا ئەو کاتێک کە حکوومەت دادەمەزرێ حکوومەتی کار بەڕێکەر هەیە هیوادارین کە وردە وردە ئارامی بگەڕێتەوە و هەوڵ دێن ئەو هەنگاوانەی کە خۆپیشاندەران پێیان وایە دروستە بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق و بۆ هات بۆ تحقیقبوونی خەونەکانی ئەوان جێبەجێ بکرێن ئێمە لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا وتم پێشترێ لە پەیوەندیەک داین بۆ چارەسەرکردنی کێشەکانمان یەک لەوانە مەسەلەی بودجێ یەک لەوانە مەسەلەی قەرز و قۆڵەی کە عێراق دەیکە یەک لەوانە مەسەلەی پێشمەرگەی یەک لەوانە مەسەلەی مادەی 140 و بگرە مادە هەموو ئەو کێشانەی کە هەن دیارە دوو لیژنەی فەنی پێکهاتین لە هەرێمی کوردستان لەگەڵ بەرامبەرەکانیان لە عێراق و بە تایبەتی لیژنەی فەنی کە پەیوەندی بە نەوت و بودجە و قەرز و کێشەکانەوە هەیە لە ماوەی دوایی کۆبوونەتەوە کە بڕیاریان داوە کە هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت بدا بە عێراق و عێراقیش لە مقابلی ئەوە لە بودجە ئەو بڕەپارەی کە لەسەر ڕێک دەکەون بینێری بۆ هەرێمی کوردستان دیارە مەسەلەی تریکە گرنگە بۆ لای ئێمە و ئێمە نیگەرانین بۆی مەسەلە نیشتیمانیەکەیە کە هیچ مەسەلەی ڕۆژاوایە لە ڕابردوویەکی زۆر نزیک هەڕەشە و شاڵاوێکی زۆر ناڕەوا کرایە سەر ڕۆژاوە و بووە سەبەبی ئەوەی کە ژمارەیەکی زۆر شەهید هەبێ ژمارەیەکی زۆر ئاوارە هەبێ ئێمە لە دوو ڕۆ لە هەرێمی کوردستان نیگەران دەبین ڕوویەکیان ئەوەیە کە دیارە ئێمە وەکو کورد وەزیفەی نیشتیمانی و نەتەوەیمانە لەسەر ئەمان بینە جواب و هەڵدەینێ و داوا بکەین کە بە شێوەیەکی ڕەوا مامەڵە بکرێن و ئەم نەوعە هەڕەشە و هێرش و شاڵاوە نەمێنێ مەسەلەی دووەم بۆ ئێمە دیسان ئێمە لە هەرێمی کوردستان لە زمانی دەستپێکردنی هێرشی داعش بۆ هەرێمی کوردستان ژمارەیەکی یەکجار زۆر لە ئاوارە ڕووی کرد لە هەرێمی کوردستان ڕاستە ڕەنگە ئەم باوەشکردنەوەی بۆ ئاوارەکان لە ڕووی ئینسانیەوە لە هەمان کاتیشدا لەلایەن کۆمەلگای دەوێت ئەومان پیشاندا کە هەرێمی کوردستان ئەگەرچی پێگەی دەوڵەتێکی سوڤەرێن خاوەن سیادەی نییە بەڵام وەزیفەی زۆر باشتر ئەنجامدا لە دەوڵەتەکانی خاوەن سیادا لە چارەسەرکردنی کێشەکانی ئاوارە و چارەسەرکردنی کێشەکانی ئەوانەی کە لە شارەکانی عێراق ژڕیان کردوهاتن تا هەرێمی کوردستان وای لێ هاتوو تەقریبەن ژمارەی ئاوارە و نازحین لە هەرێمی کوردستان وە نیوەی دانیشتوانی هەرێمی کوردستان و کۆمەکی مرۆیی لەلایەن کۆمەلگای نێونەتەویش درەنگەیشت دیارە بەشێکی لەلایەن هەرێمی کوردستان و تاقیقرا لەگەڵ ئەوەی کە لە بەغداوە کۆمەکێکی باش نەدەکراین مەسەلەی ئەخیرم مەسەلەی زۆر جار ئێوە ئەزانم خۆتان ئامادەکردیە لەسەر مەسەلەی پرۆژەی چاکسازی لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا لەسەر ئەو وتارەی کە بە مناسبەی 100 ڕۆژ بەسەر حکومڕانی حکوومەتی هەرێمی کوردستان تێپەڕ بووە بۆ ئەوەی ئەو سوالەتان بەڕەکە لەژێر پێتان دەربینم مەسەلەی چاکسازی دیارە و پرۆژەیە نێردراوە و قسەی لەسەر دەکرێ و لە بینی حکوومەت و لە بینی حکوومەت و پەرلەمان لە گفتوگۆدایە بەڵام من پێم وایە ئێستا بارودۆخی عێراق دەرسێکی فێر باشمان فێرەکە کە پێویستە ئەم پرۆژە چاکسازیە بە زووترین کات بە باشترین شێوە جێبەجێ بکەین و خەڵکی کوردستان حەقی ئەوەی لەسەرمانە کە پاش ئەو هەموو هیلاکی و ئەو هەموو قوربانیە کە داویانە لەو کاتێک کە پێشمەرگایەتی بۆ خەڵک مناڵی خۆی بە شەهیدکردندا لەو کاتێک کە بوو بە ئارمانج هەرێمی کوردستان و ملەتی ئێمە ڕەزی سودا باخی سودا دەی وێران بوو تعریب کرا تەبعیز کرا لەو کاتێک خۆ پیشاندان بوو بە لە سەرەتای نەوەتەکان بە هەزاران و خەڵک هاتە سەر جادە و هاوکاری پێشمەی کرد بۆ ڕاماڵینی دام و دەستگا داپلۆسێنەرەکان لە کاتی کە هەڵبژاردنیش بوو بە هەزاران بگرە بە چەندین هەزار خەڵک ڕۆیشت بۆ سەر سندوقەکانی دەنگدان تەنانەت پیر و پەکەوتە و ئەوانەی کە لێواری مەرجیش بوون بۆیە ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە ئێمە
قەرەبیان بکەینەوە قەرەبووکردنەوەی ئەوان چییە قەرەبووکردنەوەی ئەوان داهێنانی بارودۆخێکی ئەمنی مناسب و باش پاراستنیان لە هەموو هەڕەشەیەک کە لەیان دەکرێت دۆزینەوەی هەلی کار بۆیان خوێندن بۆ مناڵەکانیان خەستەخانە بۆ نەخۆشەکانیان لە هەمان کاتدا عادلانە مەسلەی ژن و بەشداریکردنیان لە جەمسەرەکانی دەسەڵات و لە هەمان کاتیشدا مراعاتکردنی گەنجەکان بۆی ناچار نەبن ڕێی هەندەران بگرنە بەر و بەهری ئیجە تاقیکەنەوە دیارە ئەمە کارێکی پڕ ئیشە و زۆری ماندووبوون دەوێ و دڵنیام لەوەی کە لەو حکومەتی شەراکەت کە ئەمڕۆ هەمانە شەراکەتی نیشتیمانی هەموو لایەنەکان بە گۆڕان و بە یەکێتی و بە پارتیشەوە شەریکن ئەکەیت لەو 100 ڕۆژە هەندێک ئیشکراوە بەڵام دیارە زۆریش ماوە ومێدەوارم سەرکەوتوو بن و دڵنیام لەوەی کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو چاکسازی لە پێناو پاراستنی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان